كلنا ئایم تاقی کردەوە زەماتی ئێرباش دەم بەخۆم ئێرباش شوە تاقی دەکەمەوە هەفتەیەوە بڕوا لە دیواری دەدەم قڵەچی ئێستا ئۆتۆمبیل دەفرۆشم وەڵا زەمانی هەتا لەکنتی بە شەر دەیدەمێ بەس ئاگانی نەچ لە دیواری بدا لەگە مارە خەزووری شتی وا هەیە ئەت خۆت نەبەستیەوە بەس ئێرباگ دەتەقی خۆ باری فلزێ خۆدانە دەخۆت ببەستەوە ئێرباگ نەتەقی ئەم جێ خۆم لێ دەکەمەوە ئەو ڤیایپێن و تەسوور کات و باقڵەچیان بدروست کات زەماعەتی دارجغارەی ئیتر هەموو کەسێک ناتوانێت کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلی سینیەوە بکات. سڵاوتان لێبێت من کەیفی حەسەن ئەرکی. وەزارەتی بازرگانی پیشەسازی هەرێمی کوردستان بەنیازە ڕێنمایی دەربکات و ڕێخستنەوە بۆ کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی سینی بکات. بەنیازە چەند ڕێنماییەک دەربکات کە تێیدا ڕێنمایەکان هاتووە هەموو کەسێک نەتوانێت کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلی سینیەوە بکات. لەسەر ئەو بابەتە دەچمە لای کاکێ من و گفتوگۆ دەکەین. کاکێ من سڵاوت لێبێ و سپاس بۆ دەرفەتە. وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان بەنیازە کە ڕێنمایی دەربکات و هەموو کەسێک نەتوانێت کڕین فرۆشتن بە ئۆتۆمبیلی سینیەوە بکات. ئێوە ڕازین کە ئەم ڕێنمانە جێبەجێ بکەن. بە قورعان ئەمە وەکو قەراری وەزارەتی ناوخۆم هە قەرار بدرێت لە وەزارەتی ناوخۆمە لە پشگیری دەکەین دەستخۆشی لێ دەکەین بەزە و قەرارە زیاتر لە بۆ فەقیر و هەژاران تە قورسبای یعنی ئێستا من سیارەك لێکوانە بە 120 وەرەقەی بدەم کە زەمانم بەگەدا لە 160 وەرەقە زۆر شەریکە هەیە ئێستا نمونە لە کوردستان سیارەك بە 120 وەرەقەی بۆ لێکرا من لەکنەوەی بە 160 وەرەقەی بووە وەیە ئەو قەرارانە ئەمە دەستخۆشی لە حکومەتی هەرێم دەکەین نارە قەرارە خراپ قەرارەکەی باشە بەدەستا لە بۆ ئەشیا و چتی ئەشیا هەموو سیارە سینیەکان هەیە ئەمە نارێن خراپە قەراری حکومەتی هەرێم نەمان گوتی خراپە قەرارێکی جوانە دەستخۆشی لێ دەکەین بەس دێتە سەر سیارەکەی یعنی سەر نمونە ئێستا ئەو سیارەکە بە 120 وەرەقەی بێگەم زمانی بکەم ناچارم بە گرانتر بفرۆشم وایە بە 120 دێتە 160 وەرەقە 140 وەرەقە دەبێت و 50 وەرەقە زیاد بارکرێ یعنی گوناحە سیارە کە ئەشیای هەبی گوناحە یعنی زیاتر دەوتەر بارگرانی لەسەر فەقیران لە هایبرێدەکان کەس ناتۆ یەک گلەی بکە ئێستا ئەو ئۆتۆمبیل دەفرۆشم بەس کابرا وەڵا زەمانی هەتا لەکنتی بە شەر دەیدەمێ بەس ئاگانی نەچ لە دیواری بدا لەگە مارە خەزووری بس لە دیواریدا لە بۆم بین تۆ برێت دەعمم کردی ئەوان نا زەمانەتی دەدەمێ هەتا لەکنیتی زەمانەتی کارەبایی دەمێ زەمانەتی کورنا ئایم تاقی کردەوە زەماتی ئێرباش دەم بەخۆم ئێرباش شوە تاقی دەکەمەوە هەفتەیەوە بڕوا لە دیواری دەدەم قڵەچی باندەرێن سیارە سینی خراپە لە دیوار دەدەی بەخۆ لە دیواری دەدەم مەگە لە مێشکم دەن لە دیواری دەدەم شەم لە سیارەکەم ئەوەندە بێمنەتم نەوەک بێمنەتم دەیانگۆ چێ کارەبایەت گەری دەوەڵای 2 سعات نائایە مامەوە ئەوەندەم لە نائایە بوو تەڕ بووم لەگە بارانێ بەخوای فشێ پێدا 2 سعات دەرێن ئێرباغ ناتەقیل و ناتەقی شتی وا هەیە ئەت خۆت نەبەستیەوە بەس ئێرباگ دەتەقی خۆ باری فلزێ خۆدانە دەخۆت ببەستەوە ئەگەر ئێرباگ نەتەقی ئەم جێ خۆم لێ دەکەمەوە باش چ دەکا ئەو خەڵکە کورە بەخوای ها بەس خۆ ئەکتیڤکردنە بە سیارە سینی هەر منداڕەش دەبین تۆ تۆکەجی دەکا هەر کەناڵەشی دەبینی کەناڵە گەورەکان خۆیان بە سیارە سینی ئەکتیڤ دەکەن وەڵڵا شتی بڵاو دەکەنەوە سیارە سینی ئەوەی لیا سیارە سینی پاتری ڕاوەستا دەتو قڵەچی هەمنۆ دروستکە نازانین دارجغارە دروستکەی قڵەچی هەمنۆ دروستکەوە برامە قسانەی قسەی مندارانە ڕۆی شتی وا هەیە ئەدیلۆ بە سیارە مارکان نارێنەوەنا ئەو سیارە مارکانە کە لە شەریکەی دەردەینن ناوی مارکان نارێم کارە یەک 4 مانگەلەکنتی 2 دەفتەری زرەرە لۆ ئەوان نارێن سیارەکی من کە لۆ فەقیری هەرزان دەکەم کە سیارەك بە 125 وەرەقەیە کابرا دەین دەفرۆشتەوە 2 وەرەقە زەرە دەکات خواوە قسەیە شتیوان بەعات نێتیەوە قسەی لە سینی لە ئەوەی کورە وەڵا سیارە ئەمریکیم کردیە 135 وەرەقەم زەرەر کردیە لە ئەمریکا کڕیتم مەچینەی تێدانە بۆ لە ئەمریکا کڕیتم سیارە مینە زگ و مەچینەی هەموو دارزە لەکە لە کۆمپارتی کڕیتم بەس دەعامیەکە لێبییتەوە ئەدیلو باسی شتانە ناکەن باسی سیارەی من دەکە کەلۆ فەقیری هەرزان دەکەم کە یارمەتی فەقیری دەدەم 25 وەرەقە و 30 وەرەقە نییە کەم نافەسکی بازارێک قڵە وەرەق دێتە خوارێت شتیوانە سیارە بۆ فرۆشتیتم سیارە بۆ وەڵە بە قازانز لە کابرام کڕیتەوە بە قازانز بەخۆم لە کابرام کڕیتەوە لە بازاری کەم بۆ چوون بە قازانز لێم کڕیتەوە سیارە سینی شتیوان نییە ئەمن ویست قسەی بکەی بازم لە سیارە سینی دانا بە هەموو عشتاقم کردەوە لۆ فەقیران هەرزانم کرد هەر شتێکی شیاویستە من ئەویان لەگە دەکەم هەرێکەی
یعنی دعمیاویش لە گەریان دەکەم بابێ لەگەرم دانیشن دعم پێ دەکەم ئەگەی پەڕەشوت نەتەقیم هەواز دێدەینم چێتە بەرامبرم بابێ نافەسێ بەس دۆ فەقیری دەکەم بەس دۆ فەقیری دوایش لە هەمان کات باشتەش بە بیر خەرچی بینمەوە ئەو سیارەی ئەمن دەینەوە های برێدا حکومەتی هەرێم هیچ دەم وەرناگری حکومەتی هەرێم پارێ زای چ لەم وەردەگرێ و سیارە پارەی بە قورئان برێم چێ پارەی موبایلێکی گالاکسی 300 لە زاری لەم وەرەگری لە هەر دەوڵەتەشکەبی ئەو سیارە لە هەر دەوڵەتەشکەبی دوو دەفتەر بەس گومرجتی ئەدی ئەو واقعی نارێ حکومەت پشتی بازرگانەکانی گرتیا ئەدی ئەوەش واقع برا پێم باشە خەڵک ئەو سیارە های برێدانە بکڕێت توێتەیە بیوایدیە برندەکان کرۆلە کروزە برام ئەو سیارە ئەخسساسە ئێستا نمونە ئەو سیارە یەک تەنکی بنزین پێ دەکەی والله 20 ڕۆژان لەسە باژۆ ئەو سیارە فول کارەبایە حکومەت دینارێک لێوەرناگری کولە سین دەین 1000 لێوەرناگری ئێستا ئەو سیارە کولە سین هاتیە حکومەت 1000 لێوەرناگری نەگومرگ نەڕەقەم ئەو ئیڤە بەس کارەبایە دەباتەوە واقعانەش خەڵک نازانی برام هەر دەرێن سینی هەر دەرێن ئەوانە چتیوانیە برام بۆچی ناویانەوە بە خراپە چووە ئەوە نارم کەناڵەکان خۆیان ئەکتیف دەکەن والله کەناڵ هەبووە هاتیێر کوانە قسەی خەچی بە درێ گواستەوە والله کەناڵی گەورەشە خۆ ناوی ناینم ئەگەر ماڵە خەزورت داوای ئۆتۆمبیلێک بکەن چ ئۆتۆمبیلێکیان بۆ دەکڕی بەخوای ئەو بیوادیان لۆ دەکڕم ئەوە دەرێم وەرن ئەوەی ببن هە بە خۆشیان لەکنیتیان لەوەی بێخەم بە نرم ئەوان نەکردن بەخوای ئەوە پێشتر یابانیدا بەخوای وازم لە یابانێکەشینە ئێستا بەخۆم سینی عسکەی باڵۆت تەسوورکەن سارەکی VIP پێە بەس سینیە بەخوای هەموو ڕۆژ دەگەڕێنەکەن قەراتێ دەچمە هەولێرە دەگەڕێم ناوەوەی 160 مەتری و هەمووی خەرک دەبینی مەترسیان لەسەر نا تو وەرە ببە ئەگە مەترسی لەسەر بە موازە عرز دێنم بەعات بێخەم بە بەخوای دنیای داگیر کرد زمانەتی تا مرنی دێ ینی مردن کورە باز مەکە بەس ئاگای لێبی زۆر لەگە مارە خەزوری نەگەڕێ بۆچی کابرای گوتی پێ بچی لەگە مارە خەزوری دەعم نەکە والله زمانەتیان دەدەمێ بیوایدیەکان ها شەرتم لەسەر کردی ئەوی بردی خزمەتی دەکەم ئەرێ بەخوای بەخێر بێن سەر چاوم خزمەتتان دەکەم تەماشای ئەو VIP و تەسوور کات و باقلە چۆن بدروست کات جەماعەتی دارجغارەی چاوی منن خزمەتتان دەکەم ئەوڵێ بینەرانی پایتەختمی قسەکانی کاکێ من بوو کە وتی ئەو تا کە ئۆتۆمبیل بە خەڵک دەدا زەمانەتی تاوەکو لە لای بێ پێی دەدا تەنها لەگەڵ ماڵە خەزورانی ڕووداوی هاتوچۆی پێنەکە و باسی لەوە کرد کە هەر بڕیارێک حکومەت بیداتن ئەوان بڕیارەکان جێبەجێ دەکەن.